بەڵێ وەک بینیتان کۆمەڵێک کەسایەتی هەن نەک تەنها زمانێک و دوان چەندان زمان ئەزانن. ئەمانە پۆلیگلۆتن. پۆلیگلۆتەکان ئەوانن کە کۆمەڵێک زمان ئەزانن. جا پۆلیگلۆتی وا هەیە وەک بینیتان هێندە تەمەنی کەمە. ئەگەر تۆ پێویستکا بۆ فێربوونی زمانێک 4 ساڵ لە زانکۆ کات بەریتە سەر و ئەم کەسەی کە ئەیبینی 20 زمان ئەزانێت ئەوە 4 دانە بیسی 80 واتە ئەبوو 80 ساڵی تەمەنی خەریکی فێربوونی زمان بووە. ئەبینی وانییە مەرج نییە تۆ بۆ فێربوونی زمانێک پێویستکە لە زانکۆ 4 ساڵ بخوێنیت. بەڵێ پۆلیگلۆتەکان ڕەمز و ڕازەکان ئەدۆزنەوە و بەو ڕەمز و ڕازانە بە خێرایی زمانەکانی تر فێرەبن. ومێدەوارم ئەو هەڵانەی من کردومە لە فێربوونی زمانە تۆنیت. چونکە کاتێک کە ویستم فێری زمانی ئینگلیزی ببم خۆم زۆر مانوو کرد. هەوڵم زۆردا بەڵام ساڵانێکی زۆر هیچ ئەنجامێکی نەبوو. ڕاستیەکەی ڕۆژێک بیرم لەوە ئەکردەوە باشە من چۆن فارسی فێر بۆم بەبێ قاموس، بەبێ لەبەرکردن، بەبێ پرسیارکردن لە کەس. ئەی بۆ ئینگلیزی وا فێر نەبووم. بۆیە دواتر هاتم تاقیم کردەوە ئایا مرۆڤ چۆن فێری زمانە. پاش ئەوەی کە خۆم فێری زمانی ئینگلیزی بووم و دەستم کرد بە وتنەوەی کۆرسەکانی فێربوونی زمانی ئینگلیزی. پاش ماوەیەک هەستم کرد کێشەیەک هەیە، ئەوانەشی کە شت فێرە بن هەر ناتوان قسەی پێ بکەن. جارێکی تر بڕیارمە بە دوای ئەوەدا بگەڕێم کە مرۆڤ چۆن فێری زمانە بێت. ئەو کات هەم ئەزموونی ئەوەم هەبوو کە خۆم فێری زمانی فارسی و عەرەبی و ئینگلیزی کردبوو، هەم ئەزموونی ئەوەشم هەبوو کە دەرسی زمانم زۆر وتبوویەوە. ئەم جاریان هەوڵمە بەشداری کۆرسی تر بکەم. بۆ نمونە ڕۆشتم بەشداری کۆرسێکی یابانی کرد. ڕۆشتم و لەگەڵ مامۆستایەک تورکیم خوێند. ڕۆشتم و بەشداری فێربوونی زمانی فەڕەنسیم کرد. ئێستش کە ئەم کۆرسە ئەڵێمەوە خەریکی فێربوونی زمانی ئەڵمانی. بەڵام ئەوەی بە چەند سەعاتێک لە فێربوونی ئەڵمانی بەدەستم هێناوە بە چەند مانگێک لە فێربوونی زمانی ئینگلیزیان نەمتوانیوە بەدەستی بهێنم. خۆشبەختانە گەشتم بە کۆمەڵێ ئەنجام کە مرۆڤ ئەتوانێت بەم شێوازە فێر ببێت وە کێشەکان ئەمانن. بۆیە دەستم کرد بە وتنەوەی استراتیژیەکانی فێربوونی زمانی بیانی. لە ئێستادا پاش بەردەوامبوونم بە فێربوونی زمان و وتنەوەی خولی جۆراوجۆری زمانەکانی عەرەبی، فارسی، زمانی ئینگلیزی و ئەزموونم لەگەڵ فێربوونی کۆمەڵێ دەرسی گرنگ لە زمانی فەڕەنسی و تورکی و یابانی و ئەڵمانی. ئێستاکە هاتوو ئەم کۆرسە بە ئێوە بڵێم تا ئێوە کاتەکانتان بەزایە نەڕوا، وزەکانتان بەزایە نەڕوات. ئێستا کاغەز و قەڵەمێک هەڵگرن و من چەند پرسیارێکی سادەم هەیە هەوڵ بن وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە. بەڵێ هەر کاتە پرسیارێکم کرد ئەتوانی ڤیدیۆکە بوەستێنی تا وەڵامەکەت هەنووسیت. پرسیاری یەکەم: ئەتەوێت چ زمانێک فێر ببیت؟ بیرکەوە. ئەتەوێت چ زمانێک فێر ببیت؟ پرسیاری دووەم: بۆچی ئەتەوێت ئەو زمانە فێر ببیت؟ پرسیاری سێهەم: بۆچی فێربوونی ئەم استراتیژیانە بەپێویست دەزانیت؟ یان بۆچی بەشداریت کردووە لەم کۆرسەدا؟
هیوادارم پرسیارەکانتان نووسی بێ و وەڵامەکانیشتان نووسی بێت و پاش ئەم کۆرسە و پاش ماوەیەک لە هەوڵدان لەگەڵ فێربوونی زمان جارێکیکە بڕوانیتەوە ئەو کاغەزەی کە لەبەردەستە. ئێستا ئەمەوێ کۆمەڵێ پرسیار وەڵام بدەمەوە کە پێ ئەچێ پرسیاری تۆش بن و هەروەها ئەمە تەنها پرسیاری تۆ نییە، پرسیاری کەسانێکی زۆرە و ئەم پرسیارانە زۆر جار بینیومانن، بیستومانە. پرسیاری یەکەم: کام زمان سەخت و دژوارە؟ کەسێک لەوە چێ بڵێ زمانی چینی، یەکێکی کە ئەڵێ من بزانم فەڕەنسی، نەفەرێکی کە ئەڵێ نا زمانی ڕووسی، یەکێکی کە ئەڵێ نەخێر عەرەبی، ئینگلیزی، هەنێکیش ئەڵێ نا ئاخر بەپێی لێکۆڵینەوە زمانی ئایسلەندی، زمانی پۆڵەندی، بە تایبەتی پۆڵەندی. ئەمانە زمانانێکی زۆر قورسن. زمانی فینلەندی، زمانی یابانی. چه زمانێک زۆر زۆر سەختە؟ وەڵامەکە ئەوەیە زۆربەی پۆلیگلۆتەکان ئەڵێن هیچ زمانێک نییە بڵی ئەمە قورسە ئەمە ئاسانە. وەڵامی ئەمە پەیوەندی بەوەوە هەیە زمانی تۆ چییە. بۆ نمونە ئەگەر بە ئێمە بە چینیەک بڵین بڕۆ خۆت فێری فارسیکە پێچێ زۆر بەلایەوە قورس بێت، بەڵام هاوکات ئەگەر بە کەسێکی کورد بڵێ بڕۆ خۆت فێری فارسیکە زۆر بەلایەوە قورس نابێت. واتە ئەگەر تۆ ویستت زمانێ فێر ببی لە زمانەکەی خۆتەوە نزیک بوو ئاسانە، ئەگەر دوور بوو لە زمانەکەی خۆتەوە قورسە. دووری نزیکیش مەبەستم لایەنە جوگرافیەکەی نییە بەڵکو لە ڕووی زمانەکەوەیە. بۆ نمونە زمانی تاجیکی، کوردی، فارسی، پەهلەوی، ئەمانە هەموو یەک ڕێگی هەیە کە سەر بە زمانە ئێرانیە کۆنەکان. لە ڕاستیە ئەگەر تۆ بتێ هەرێکە لەم زمانانە فێر ببی بۆ تۆ زۆر سەخت نییە، بەڵام کاتێک کە تۆ ئەچی خۆت فێری زمانێکی جێرمانی ئەەکەی وەکو زمانی ئینگلیزی یان زمانی ئەڵمانی، تووشی سەختی و دژواریەکەبی، چونکە پێک هاتەی شێوازی ئەم زمانە لەگەڵ ئەوەی تۆ زۆر جیاوازە. و بە دڵنیاییەوە ئەگەر تۆ زمانێکی جێرمانی فێر بوویت، بۆ نمونە ئینگلیزی فێر بوویت، ئەوە فێربوونی زمانی ئەڵمانی بۆ تۆ ئاسانترێت. نمونەیەکی تر زمانە ڕۆمانیەکان، واتە مەبەستمان زمانە لاتینیەکانە، وەکو زمانی ئیتالی، ئیسپانی، پورتوگالی، فەڕەنسی. ئەگەر تۆ کە کوردێکی بتەوێکێ لەم زمانانە فێر ببی بە دڵنیاییەوە بۆ تۆ سەختە، بەڵام بۆ کەسێکە فەڕەنسی خۆی فەڕەنسیە بیەوێ ئیسپانی فێر ببێ یان خۆی ئیسپانیە بیەوێ ئیتالی فێر ببێ، لەبەرەوەی ئەمانە ڕێگەکەیان لەیەکەوە نزیکە، کەلیماتی هاوبەشیان زۆرە، ئەو پەڕەکی شێوازی نووسینەکەی یا دەربڕینەکەی کەمە جیاوازی هەیە، ویان شێوازی ڕێزمانەکان لەیەکەوە نزیکە، پێچێ بۆ ئەو زۆر زۆر ئاسان بێت. هاوکات پاش ئەوەی کە تۆ فێری زمانی بیانی بووی، جارێکی تر ئایا زمانێک بۆ تۆ سەختە یان ئاسانە پەیوەندی بەوە هەیە تۆ چیە زانیت. من کە دەستم کرد بە فێربوونی زمانی ئەڵمانی زۆر بەلامەوە ئاسان بوو، لەبەری زمانی ئینگلیزی نەزانی، بەڵام ئەو کوردانی کە لە ئەڵمانیان و پێشتر زمانی ئینگلیزیان نەزانیوە بڕۆخسیان لەگەڵا بکەم، ئەڵێن نەخێر زمانی ئەڵمانی زۆر زۆر دژوارە، زۆر زۆر قورسە. ئێستا ئەمێ بڵێن ئەم پرسیارە ئەتوانین وردکەینەوە بەوەی کە چ شتێکی زمانەکە زۆر قورسە. ئەگەر بابەتێک لە زمانەکە بابەتێکی ڕێزمانی بێت، بۆ نمونە یان بابەتی دەربڕین و تەلەفۆز بێت، پرۆنسیشن، ئەگەر لەو ڕۆوە لێکچوو بوو لەگەڵ زمانەکەی تۆ ئاسانە بێت، ئەگەر جیاواز بێ زۆر قورسە بێت. بۆ نمونە هەندێک تەلەفۆز لە زمانی عەرەبیەوە ئەکا بۆ فارسێک عەرەبی زۆر زۆر قورس بێت، چونکە ئەم جۆرە دەنگانە لە زمانی فارسیا بەکار نایەن.
ئێمە لە زمانی کوردیە ئەل بەکارێنین، غ بەکارێنین، س بەکارێنین. لەبەرەوە کاتی ئەمانەیە ئەم وشەی عەرەبی فێربین لە فارسێک ئاسانتر فێرەبین. زمانەکە هەر خۆیەتی، بەڵام لەم بوارە بۆ ئێمە پێچی ئاسان بێت. کاتێک کە تۆ ئەتەوێت فێری زمانی ئینگلیزی ببی، ئەگەر بابەتێکی زمانی ئینگلیزی لە ڕێزمانی کوردیەوە نزیک بوو بۆ تۆ ئاسانە بێت، بەڵام ئەگەر جیاواز بوو تر تۆ گیرە خۆی بەدەستێت. بەڵێ بەڕێزان، ئەمە پرسیاری یەکەم بوو، کام زمان سەخت و دژوارە؟ ئەو زمانەی لە زمانەکەی خۆتەوە یان لەو زمانەی تۆ ئەیزانیت زۆر دوورە. نمونەکەشم ئەوەیە، ئەگەر کۆریەک بیەوێ فێری زمانی چینی ببێ، بۆ ئەو چینی ئاسانە، بەڵام ئەگەر بیەوێ فێری فارسی ببێ، فارسی بۆ ئەو قورسە. بە پێچەوانەوە کوردێک ئەگەر بیەوێ فێری زمانی چینی ببێ زۆر قورسە، بەڵام ئەگەر بیەوێ فێری زمانی فارسی ببێ زۆر ئاسانە.